جۆ بایدن سەرۆکی ئەمریکا یەکەم کۆبوونەوەی ڕوبەڕووی لەگەڵ سەرۆکی ڕووسیادا کرد و داوای هاوکاریەکی بابەتیانە دەکات لە پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵاتدا لەسەر بنچینەی تێگەیشتنی هاوبەش. هەر ئێستا دوا کۆبوونەوەم لە سەردانە درێژخایەنەکەی ئەم هەفتەیەدا تەواو کرد. کۆبوونەوە لووتکەیەکەی ئەمریکا و رووسیا. دەزانم مشتومڕێکی زۆر هەبوون لەسەر ئەم کۆبوونەوەیە. کۆبوونەوەکەم ڕاشکاوانە بوو، هیچ ئاڵتەرناتیڤێک نییە بێجگە لە دیالۆگی ڕوبەڕووی نێوان ڕێبەران. من و سەرۆک پوتین بەرپرسیارەتێکی دەگمەنمان لە ئەستۆیە بۆ بەڕێوەبردنی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات. پەیوەندیەک کە جێگیر و پێشبینی بۆ کراو بێت. پێویستە بتوانین هاوکاری هەبێت لە نێوانماندا کە لە بەرژەوەندی هاوبەشمانە. کاتێکیش جیاوازیمان هەبێت. ئەوە دەخوازم سەرۆک پوتین تێبگات لەوەی بۆچی ئەوەی دەیڵێم و بۆچی ئەوەی دەیکەم هەروەش چۆنیەتی وەڵامدانەوەی هەندێک لەو جموجوڵانەی زیان لە بەرژەوەندیەکانی ئەمریکا دەدەن. بایدن بەرپرسیارەتیەکانی خۆی بۆ سەرۆکی ڕووسیا ڕوون کردوتەوە. کارنامەی خۆمم بۆ سەرۆک پوتین وت کە دژی رووسیایان هیچ کەس وولایەنێکی تر نییە، بەڵکو بۆ گەلی ئەمریکایە و بریتیە لە بەرەنگاربوونەوەی کۆڤید-19 بنیادنانەوەی ئابووری دروستکردنەوەی پەیوەندیەکان لە سەرانسەری جیهاندا و هەروەهاش پاراستنی گەلی ئەمریکایە. ئەمانە بەرپرسیارەتی منن وەک سەرۆک. سەرۆکی رووسیا جەخت دەکاتەوە لەوەی کۆبوونەوەکەی ژنەڤی لەگەڵ سەرۆکی ئەمریکادا ئەرێنی بووە. هەڵسەنگاندنمان لەسەر زۆر بابەت جیاوازن، بەڵام بڕوانینی من هەردوو لا خواستی تێگەیشتنیان لە یەکتر نیشانداوە و بە شوێن دۆزینەوەی ئەو ڕێگەیانەوەن کە هەڵوێستەکانمان لێک نزیک بکاتەوە بەبێ هیچ گومانێک و توێژەکانمان بنیادنەر بوون. دۆسەی مافی مرۆڤ بۆ ئەم بەڕێوەبەرایەتی ئەمریکا گرنگە و سەرۆک بایدن ڕاشکاوانە ئەم پەیامەی بە ڤلادیمیر پوتین ڕاگەیاندووە. ئەوەشم پێگوتووە هیچ سەرۆکێکی ئەمریکا ناتوانێت متمانەی خۆی لە ناوگەلی ئەمریکادا بپارێزێت ئەگەر باشکرایی داکۆکی لە بەها دیموکراسیەکانمان نەکات یان پشتیوانی ئازادیە بنچینەیە جیهانیەکان نەبێت کە بڕوانینی ئێمە پێویستە هەموو مرۆڤێک ئەو ئازادیانەی هەبێت. ئەمە بەشێکە لە DNA وڵاتەکەمان. دۆسیەی مافەکانی مرۆڤ هەمیشە ئامادەیە. پێم وت ئەمە سەبارەت بە رووسیا نییە کاتێک پێشێلکاری مافەکانی مرۆڤ دەکەن، بەڵکو ئەوە ئێمەین کە بەو شێوەیەین. چۆن دەتوانم ببمە سەرۆکی ئەمریکا و قسە لەسەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ نەکەم؟ پێم وت ئێمە وەک وڵاتانی تر نین بە رووسیاشەوە. ئێمە بەرهەمی بیرۆکەیەکی دەگمەنین. هەر ئاواهام و تۆ هەر ئاواهەش دەڵێم. دۆسەی ئەلەکسی ناڤاڵنی بەشێکە لە جیاوازی ڕوانینەکانی نێوان مۆسکۆ و واشنگتن. سەرۆکی رووسیا دەڵێت دەستگیرکردنی ڕێبەری ئۆپۆزیسیۆنی رووسیا گوناهی خۆی بووە. ناوی لە لیستی داواکراواندا بووە. خۆیشی ئەوەی دەزانی و لەگەڵ ئەوەشدا گەڕایەوە. من لە ڕوانگەی ئەو ڕاستیەوە دەڵێم کە خۆی گەڕایەوە تا دەستگیر بکرێت. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئەلبەت لەم بەرنمەیەدا تیشکیش دەخینە سەر کۆبوونەوە لوتکەیەکەی ناتۆ و هەروەهاش کۆبوونەوەی سەرۆکی ئەمریکا و سەرۆکی تورکیا. دوو میوانمان لەگەڵدان دکتۆر کامەران مەتین پسپۆڕی پەیوەندیە نێونەتەوەییەکان لە زانکۆی سەسێکس لە بەریتانیا، هەروەها کاوە حەسەن بەڕێوەبەری پرۆگرامی خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئافریکا لە نێوەندی ستمسن لە بەلژیکا. کاکاوە دکتۆر کامەران سەرەتا زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. دکتۆر کامەران لە لای جەنابتەوە دەست پێ دەکەم. لە پاش ئەم کۆبوونەوەی نێوان سەرۆک بایدن و هەروەها سەرۆکی رووسیا چ متمانەیەکەیە کە ڤلادیمیر پوتین بە سیاسەتەکانی خۆیدا بچێتەوە و بتوانێت متمانەیەک لەسەر ئاستی نێونەتەوەیی بە کۆمەڵانی خەڵک لە جیهاندا بدا؟ باڵە هەروەک بایدن خۆشی لە کۆنفرانسی ڕۆژنامەوانی کە دواتر بەشدار بوو باسی کرد، پێم وانێ متمانەیەک هەبێت لە کورتماوەدا. ئەوەی گرنگە ئەوەیە کە بایدن ویستی نیشان بدا بە پوتین و هەروەها بە هاوپەیمانە ئەوروپایەکان کە دەوڵەتیش تازە لە ئەمریکا هاتووەتە سەرکار کە جیاوازە لە دەوڵەتی ترامپ و لە سیاسەتی دەرەوەی ترامپ و ئەو دەوڵەتە تازەیە لەسەر پەیڕەویکردن لە نەریتی ئەمریکا لە بەرگریکردن لە هاوپەیمانەکانی لە ناتۆ لە ئەوروپادا لە بەرامبەر رووسیا و باقی دوژمنەکانی ڕۆژاوا وڵاتانی ڕۆژاوایی جەخت دەکا و هەنگاوی بە عەمەلی هەڵدێنێ لەو ڕێگایەدا. بۆیش ئەو دیدارە زۆرتر بۆ ڕاگواستنەوەی ئەم پەیامە بوو لە لای بایدن بە خۆشی هەروای باس کرد کە دەوڵەتێکی تازە لە سەرکار و سیاسەتێکی نوێ لە ئەمریکادا هاتۆتە کایەوە. لە نەهایەتدا ئەوەی کە دەوڵەتی رووسیا و پوتین سیاسەتەکانیان بگۆڕن
پەیوەندی بەوە هەیە کە تا چ ڕادەیەک ئەمریکا هەنگاوی ئەمەلی هەڵگرێتەوە لە بابەت ئەو سیاستانێکە بایدن بە زمان و شەفاهی بە پوتینی ڕاگەیاندووە. دیارە ئێمە لە ناوەڕۆکی قسە باسی پوتین و بایدن زۆر لە وردەکارەکانی ئاگادار نین، بەڵام ئەو جۆرە باز دەکرێت بایدن وشداری داوەتە رووسیا لەسەر هەندێک بابەت لەوانە هێرشی سایبری و مەسلەی ئۆکراین و مەسلەی مافی مرۆڤ لە ناو رووسیاوە. دەبێت چاوەڕام ببینین داخوا لە مانگ و ساڵی داهاتوودا، مانگەکان و ساڵەکانی داهاتوودا ئەم ڕنگدانەوەی چۆن دەبێت لە سیاسەتی دەرەوەی رووسیا لە ناوچەی ئەوروپای ڕۆژهەڵات و هەروەها لە خۆرهەڵاتی ناوەڕاست. کاکەوە بەڕای جەنابەت دەکرێت ئەو کۆبوونەوە چوار کاتژمێریەی نێوان هەردوو سەرۆک بە سەرەتایەکدا بنرێ، هەر هیچ نەبێ وەکو هەنگاوێک بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان واشنگتن و مۆسکۆ لێک بدرێتەوە؟ بەڵێ سپاس کاک بەڵێن بۆ ئەم چاوپێکەوتن. من هاوڕام لەگەڵ کاک دکتۆر کامەران کەوا فعلەن یعنی لەو بیرۆڕانی کە جەنابی باسی کرد لەگەڵ هاوڕام لەگەڵ یا سەبارەت بە وەڵامەکەی پرسیارەکەی جەنابەت هەرچەندە بڵین دەرەنجامە ڕاستەوخۆکان زۆر دەرەنجامی گەورە نین کە ئەوەی تا ئێستا بینی بێتمان، بەڵام لەگەڵ ئەوەشە سەرەتایەکی باشە بۆ ئەوەی هیچ نەبێت بایدن و پوتین یەکتریان بینی و هەر یەکەو بە شێوێکی زۆر ڕاستەوخۆ بڵین نیگەرانەکانی خۆی بۆ بەرامبەر ڕوون کردەوە وتیایە هەر یەکە لە زمانی هەردووکیشانەوە، یعنی هەر یەکەیان بڵین هێڵە سوورەکانی خۆیان دیاری کرد، وتیان ئەمە هێڵی سووری ئێمەیە. ئەمریکا زۆر بەڕاشکاوایی بە رووسیای وتی هێرشە ئەلکترۆنیەکان بە تایبەتی لەگەڵ هەندێک مەوازی کە ئەمانە هێڵی سوورە، ئەگەر هاتو رووسیا لەسەر ئەمە بەردەوام بێت ئەوە ئێمە وەڵاممان بێت. بەڵام وەڵامی ئەمریکا چۆنە بێت هەروەکوی کاک دکتۆر کامەران وتی ئەبێت چاوەڕوان بین، بزانین لە مانگەکانی داهاتوو ساڵانی داهاتوو بڵین سیاسەتی پوتین چۆنە بێ بەرامبەر بە ڕۆژاوە بە تایبەتی بەرامبەر بە ئەمریکا. بەڵام لەگەڵ ئەمانەشە هەمووی هەرچەندە دەرەنجامی گەورەی ڕاستەوخۆی نییە، بەڵام سەرەتایەکی زۆر باشە بۆ ئەوەی هیچ نەبێت تا ڕادەیەک با بڵین لە بۆچوونی ئەمریکاوە سنوورێک دابنرێت بۆ پوتین کەوا بە تایبەتی لە مۆزوعی ئۆکرانیا، لە مۆزوعی هێرشی ئەلکترۆنی و لە مۆزوعی دۆنباس، ئەم سێ مۆزوع بە تایبەتی و تا ڕادەیەکیژی مافی مرۆڤ یعنی وەزعەکە لەوە خراپتر نەبێت کە ئێستا هەیە، یعنی ئەمەیە، یعنی ئەوەی کە تا ئێستا بەدەست گەشت یعنی وەنیە دەرەنجامی هەبوو ئەوەیە کەوا بار و دۆخەکە لەم وەزعی ئێستا بوەسێنێت و لەوە خراپتر نەبێت. باشە بەڕای جەنابەت لەسەر دۆسەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە پەیوەندی بە سووریاوە پێ دوایە رووسیا و ئەمریکا لە بەردانەواندن بۆ یەکتر بکەن کاکاوە؟ کاک بەڵێن خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا بەرگشتی و هەروەها سووریا بابەت نەبووە لەم چاوپێکەوتنیان باز نەکراوە، یعنی هیچ یەکێ نەبووە لەو مواضیعانی کە باس کراوە. بەنسبەت ئەمریکاوە خۆرهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقا ئیداری بایدن ئەولەویات نییە، یعنی مەوزوعێکی استراتیژی نییە بۆ ئەمریکا. بەنسبەت رووسیاوە بێگومان سووریا زۆر گرنگە. ئەمریکا یعنی ئەوەی تا ئێستا ئاشکرایەکەوە ئیداری بایدن یعنی بەرداوامە بێ لەسەر پاڵپشکردنی هێزەکانی سووریا دیموکرات ئەمێنێتەوە لە باکوور و خۆرهەڵاتی سووریا تاکەی نازانین. بەڵام ئەو وەزعی کە لە سووریا هەیە ئەمڕۆ بە بۆچوونی من تا ئەگەر هاتو گۆڕانکاریکی گەوری دراماتیکی ڕوونێت هیچ گۆڕانکاریکی گەورە ڕوونێت لەسەر عرز بارودۆخەکە بەو شێوە ئەمێنێتەوە کە ئێستا هەیە. دکتۆر کامەران بەڕای جەنابەت ئەگەر بێت و وەکو کاکاوە ئاماژەی پێدەکات زۆر بە جددی باس لە دۆزی سووریا نەکرابێ، ئێمە بەر لە کۆبوونەوە کە زۆرێک لە شیکەرەوەی کورد بە تایبەتی ئاماژەیان بەوە دەکرد کە دەشێ بە ڕاستەوخۆ بێ یان ناڕاستەوخۆ باز لە دۆزی کوردیش بکرێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەگەر بایەخێکی زۆر لەلایەن ئەمریکا و بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەما بێ پێگەی کورد لە کوێدا دەبێت؟ بەڵێ وەک کاکاوە باسی کرد لەم چاوپێکەوتنە دیاریکراوەدا باسی وردەکارەکانی پەیوەندەکانی ئەمریکا و رووسیان نەکراوە. زۆرتر ئەو دیدارە بۆ ئەوە بوو کە یەک هێڵە سوورەکان دیاری بکرێن، دوو مکانیزمێک دیاری بکرێت بەوەی کە ئەمریکا و رووسیا بتوانن جیاوازەکانی نێوانیان یەک بە ڕسمیەت بناسن و دوو ڕێگای ببینەوە کە ئەم جیاوازیانە بە شێوەیەکی دوور لە توندوتیژی و لە مەترسی تێکەڵچوون بچێتە پێشێ، کە پێم وایە تا ڕادەیەک لەو بوارەدا چوونەتە پێش.
ئەما لەبارەی خۆراڵاتی ناوەڕاست و مووقفی کورد لە ناوچەکەدا لە دەورانی بایدندا پێم وایە دەبێت ئەو مەسەلەی وەکو زۆربەی مەوزوعەکانی تری سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە بەستێنێکی گەورەتردا کە چین ڕۆڵی هەر سەرەکیتەدا دەگێڕە ببیندرێ بەو مانایە کە لە دەورانی ئۆباما و بەولاوە ئەمریکا سیاسەتێکی استراتێژیکی گرتوتە بەر کە بریتە لە ئەو شتێکە پێی دەڵان پیڤت تو دە ئیست ینی ڕوو لە ڕۆژهەڵاتکردن و تەمەرکوزکردنی هێز و هێزی دیپلۆماتیک و ئابووری و سەربازی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی دوور لە نزیک چین بۆی کە بتوانن بەر لە گەشە و پەرستانی هێزی ژیۆپۆلیتیک و ئابووری چین تاوزێگایکە دەتوانێت بگرێن بۆ پێش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ڕادێکی زۆرمە بینیمانە کە ئەمریکا هێزەکانی کشاندۆتەوە جەختی بایەخی کەمتریداوە بە بوونی فیزیکی و سەربازی خۆی لە مناوچەیەوە سای دەکا لەو شتێکە لە بواری پەیوەندە نێودەوڵەتەکان وەکو ئافشۆر بالانسینگ باسی دەکەن ینی لە دوورەوە باڵانسێک ڕابگرێت لە ڕێگای هاوپەیمانانی ناوچەیی و خۆجەی خۆیەوە بەکار ببا بەو پێش هەروەک کاکاوەش باسی کرد لە مەوزوعی دیاریکراوی ڕۆژاوای کوردستان پێم وانە منیشکە لە کورتماوەدا ئەمریکابی هەوێ گۆڕانکارێکی جددی پێک بێنێ بە دەلیلی وەی کە لە ڕێگای پاڵپشتی هێزەکانی سووریای دموکراتیک ئەمریکا جێپێیەکی هەیە کە هەزینەیەکی زۆری بۆ ئەمریکانیە بە هێزێکی زۆر کەم توانیوێتی کە ڕۆڵێکی گرنگ ببینێ لە داهاتوی سووریا و ئەوە دەتوانێت بەرداوام بێ بەشێکی دیکەی مەسلەی کورد لە سیاسەتی دەرەوەی ئەمریکاش پێم وایە پەیوەندی هەیە بە سیاسەتی ببورن بە پەیوەندی نێوان ئێران و ئەمریکا و مەسلەی پرۆژەی ناوەکی ئێران کە داخوا مەسلەی ئەو JCPOA بەیسلا ئەو هەستەیە داخوا سەردەگرێتەوە زیندوو دەکرێتەوە یان ناکە ئەوەش باعث دەبێت کە داخوا ئەمریکا چەندە پێویستی بەوە هەیە کە لەباری سەربازیەوە لە ناوچەکەدا حزوری هەبێ بۆی کە بەربەستی ئێران بێت لە ناوچەکەدا بەڵام لە بابەت تورکیا تا جێگای کە دەوڵەتی بایدن هەرپەر لە هەڵبژاردنیشی ئەوە دکتۆرەگەر یارمەتیم دێنە سەر ئەو بابەتەی تورکیا بە تایبەتیەوە تەوەرێکی تایبەتمان هەیە بۆی بەڵام بەرەوەی بچمە بەشی دووەمی بەرنامەکە پرسیارێک مێ بۆ هەردووکتار بە کورتی وەڵام من بنەوە هەردوو سەرۆک وەکو لە دەستگاکانی میدیادا باز دەکرێت ڕێکەوتنێک هەیە یا تێگەیشتنی جیاوبەشیان هەیە کە کۆماری ئیسلامی ئێران نەبێتە خاوەنی چەکی ناوچی ئێمە لە نیگەرانی و مەترسیەکانی ئەمریکا تێدەگەین بەڵام رووسیا بۆ خۆی کە هاوبەشە لەگەڵ ئێرانیەکاندا بۆ دروستکردنی ڕیاکتەرە ناوچیەکان رووسیا ترسی لە چ شتێکی ئێران هەیە دکتۆر کامەران فەرموو بە کورتی من پێم وایە رووسیاش بەکو ئەمریکا حەزی لەوەی نەکە ئێران ببێتە سێحەبی چەکی ناوەکی و ئەو هەوکاریانش کە کردوێتی لەگەڵ ئێران لە ئاستێکی زۆر سنوورداردا بۆ و حتا لە ڕیاکتۆرەکانی کە بۆ بەرهەمێنانی کارەباش دروستیان کردووە یارمەتی ئێرانی بەو شێوەیە نەداوە تا لەو حوتوی ڕابردوشان حوتو لەوە پێش ئێران باسی وەی دەکرد کە ئەو کەرەسانەی پێویست بۆ بۆی کە ڕاکتۆری بوشێر داخواوە کارکەوێ ئەوانە نادا بە ئێران بەڵام دیارە رووسیا لە ئەنگری ئێران دەکات لەبەر وەی کە نفوزی خۆی لە ناوچەدا زۆرتر بکات دەش بە ئەمریکا نەک بۆەوەی کە ئیلزامەن ئێران بکاتە بە وڵاتێکی سیاحەبی چەکی هەستەیە پێم وایە لەو بوارەدا لەگەڵ ئەمریکا اتفاقاً هاوڕان نەک دژ بە یەک کاکاوە جەنابەت چ ڕایەک هەیە لەسەر ئەو پرسیارە من هاوڕای دکتۆر کامەرانم ئەمە لێرە ئەو پەندە کوردیەکەمان ئەوە نیە توانێت وەزەکەمان زۆر بە کورتی بۆشی بکاتوەڵێ دوژمنم دۆستمە یعنی وەنێ مۆزوعەکە لێرە بەرەنگاربوونەوەی سیاسەتی و هەژمونی ئەمریکای لە ناوچەکە نەک بەهێزکردنی ئێران چکم لە هەمان کاتە بەڵێ ڕاستە رووسیا یارمەتی ئێرانەیە لە بواریەوە نیە وزەی ئەتۆمیە بەڵام باشترین پەیوەندیش هەیە لەگەڵ ئیسرائیلە پەیوەندی ئیسرائیل و رووسیا زۆر بەهێز یعنی تەنانەت لە سووریا کە رووسیا عفو ئیسرائیل بە بەردەوام لە ئەو هێزانی کە نزیکین لە ئێرانەوە لیان ئەدات لیانە کوژێت یعنی رووسیا هیچ ڕەتفعلێکی نییە لەسەر ئەو مۆزوع هیچ دژی ئەو مۆزوع ناوەسێتەوە لەبەرەوە من لێرەیە بڵین ئەوە نیە تەناقوزات نابینم لە سیاسەتی دووەری بەو شێوەیە کارەکە
دەچمە بەشی دووەمی بەرنمەکەمان کۆبوونەوەی ناتۆ. سەرۆک بایدن هاوکاتی سەردانەکەی بۆ ئەوروپا بەشداریشی کرد لە کۆبوونەوە لوتکەیەکەی هاوپەیمانێتی ناتۆدا و ئاگاهیشیدا بە وڵاتانی ئەندامی ناتۆ. بەها دیموکراسیەکانمان کە ئەم هاوپەیمانەتیمانی لەسەر وەستاوە ڕوبەڕووی فشاری ناوخۆی و دەرەکیش دەبێتەوە. رووسیا و چین هەردووکیان دەیانەوێت کلێن بخەنە هاوپەیمانەتەکەمانەوە. جوڵە ئەلکترۆنیە زیان بەخشەکانیان دەبینین، بەڵام هاوپەیمانەتەکەمان بناغەیەکی تۆکمەیە هەیە و دەتوانین ئاسایشی بە کۆمەڵ و گەشەکردنی بەهێزی خۆمانی لەسەر بنیاد بنێ. گەورە کاربەدەستانی ناتۆ وڵاتی چین بە مەترسیەکی گەورە دەزانن بۆ وڵاتانی ئەندامی هاوپەیمانێتیەکەیان. هەروە دەی و زیاتربوونی کاریگەریەکانی وڵاتی چین و سیاسەتە نێونەتەوەیەکانی ئەو وڵاتە سەختین بۆ ڕەوشی ئاسایشی هاوپەیمانێتەکەمان. ڕێبەران هاوڕان لەسەر ئەوەی پێکەوە وەک هاوپەیمانەتی پێویستە بەرەنگاری ئەو سەختیانە ببینەوە لەگەڵ چیندا و بەرگری لە بەرژەوەندی ئاسایشەکانی خۆمان بکەین. تورکیاش وەک ئەندامێک گلەیی لە هاوپەیمانێتی ناتۆ دەکا کە هێندەی پێویست هاوکاریان نەکردووە. تورکیا لە بەرەی پێشەوەی شەڕی دژی تەرۆریزمدایە لە هەموو ڕوویەکی چوارچێوە نێونەتەوەیەکانەوە بە تایبەتیش ناتۆ. ئێمە لە ناو لە دەرەوەی وڵات لە ململانەیەکی سەختداین لەگەڵ ژمارەیەک ڕێکخراوەی تەرۆریستیدا لە پەکەکە و پەیەدەوە تا دەگاتە داعش و ڕێکخراوەی فەتۆ. ئێمە تەنها ئەندامی ناتۆین کە ڕوبەڕوو شەڕی دژی داعشمان کردو و کوڕی خۆمان بە شەهیدکردن داوە. بەڵام بەداخەوە ئەو هاوسۆزی و پشتیوانیەی چاوەڕوانمان دەکرد لە هاوپەیمانەکانمان و هاوبەشەکانمان بەدەستمان نەهێنا بۆ ئەم شەڕەی لەگەڵ هەموو شێوازەکانی تەرۆریزمدا دەیکەین. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. کاکاوە بەڕای جەنابەت لە پەیوەندی بە رووسیا و بە وڵاتی چینەوە کامیان زیاتر مایی مەترسین بۆ ئاسایشی جیهانی؟ طبعا گەرا مەبەست ئەوەیە زیاتر تۆ بابلێن ڕەپیکەنەوە بە ئەمریکا و ئیداری ئەمریکا و نی ئەمریکا و خۆراوە نەکرد ئەمریکا بەگشتی بۆ سەرگیان وەکو هاوپەیمانێتی ناتۆ با بڵین. ئەگەر وەکو باسی هاوپەیمانەتی ناتۆ بکەین لە ڕوانگەی ناتۆ زۆر دیارە ئەو بەیانە هاوبەشەی کە دەنیا کرد بەیانێکە زمانەکەی زۆر بەقووەتە دژی سینە بۆ یەکەم جارە لە مێژووی ناتۆیە بەیانێک بەو شێوەیە دەربکرێ بەو ڕاشکاوی تیا بێت دەجار وشەی سینیان بەکارێ ناوەکە تایە سین دیاری ئەەکەن بە وەکو ئەوەی کە پێوتێ سیستەمیک ڕایڤڵری یعنی بڵێنەوە نیە منافسێکی سیستماتیکە بۆ ناتۆ مەبەستیان لێراوەیەکەوە با بڵین ئەوان وشەی دوژمن بەکار نایێنن بەڵام تا ڕادێ مەبەستیان ئەوەیە لەبەرو لە ڕوانگەی ناتۆوە بۆ ناتۆ سین بریتیە لە وەکو هێرشێک ئەوە نیە ثرێت مامەڵی لەگەڵە کرێت کەوت ئەم هێزێ بەرامبەرم هێرشە بۆ من مانای ئەوێت تۆ بێ بەرەنگاری بیتەوە بەڵام رووسیا بۆ ناتۆ یعنی تا ئێستا بە شێوەیەکی فەرمی وەکو هێرش سێری ناکەن وەکو ئاڵنگاری چالنج ئەوڵێ بێ ئەبێ مامەڵی لەگەڵا بکەیت بەڵام هێرش ئەبێ ڕوبەڕووی بیتەوە لێرای ئێمە ئەتوانین بڵین یعنی بە تەواوەتی استراتیژیەکی تازە هەیە لە ناتۆ بەوەی کەوا گەورەترین خەتەر ئەمڕۆ بۆ ناتۆ لەسەر ئاستی جیهان سینە و ئەبێ هەموو یعنی بەشێکی زۆر لە ئیمکانیاتی سیاسی و ئەسکەری و ئابووری خۆیان تەرخان بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی سین ینی لە زۆر ناوچەوەکەوەی کاکە دکتۆر کامەران باسی کرد. بەڵێ باشە کاکاوە بەڕای جەنابەت رووسیا دەبێتە هاوپەیمانی ناتۆ بۆ بەرەنگاربوونەوەی چین یا با بڵێم هاوڕای ناتۆ دەبێت لە بەرەنگاربوونەوەی چیندا؟ زەحمەتە زۆر زەحمەتە لەبەر ئەوەی ینی خاڵەکانی ئەو کۆمەڵێک فایلی زۆر گەورە هەیە کە کێشەی گەورەیە لە نێوان ڕۆژئاوا و رووسیا لە نێوان ناتۆ و رووسیا کە چارەسەرکردنی ئاسان نییە بەشێکی لەوانەیە هەر چارەسەر نەکرێت یعنی مەسەلەن بۆ نمونە مۆزوعی داگیرکردنی جەزیرەی کرایمیە بۆ نمونە وەزعی ئۆکرانیا هەندێک ینی فایلی کە هەیە مۆزوعی یعنی کێشەی چەکی ئەتۆمی تایە قەرە ئیتیفاقیان کردۆ بە یەکەوە دابنیشن و هەوڵ بن کەمی بکەنەوە ئەمە یعنی لەم لە فایلی چەکی ئەتۆمیە و لە هەندێک فایلی کە هەیە ئەتوانن نزیکبوونەوە هەبێ لە بینیانە
بەڵام لەسەر ئاسی استراتیجی بەوەی کەوا رووسیا ببێ بە هاوپەیمان یا ینی لەگەڵ ناتوۆە بەیەکە و بەرەنگاری چین بن و من تۆخۆیەوە ناکەم یعنی زەحمەتە لەم نێواندەیە رووسیا ئیسفادە لە کێشەی استراتیجیەکە لە نێوان ئەمریکا و ڕۆژ ئاوا و ناتۆ لەلایەک و لەلاقەی سین لەو نێوانەیە رووسیا هەوڵ ئەیات با بڵێن جێپێگەی خۆی و هەژمونی خۆی بەهێز بکات. دکتۆر کامەران ئەلبەت دۆسەی ئەفغانستانی چێک بوو لە تەوەرە گرنگەکانی کۆبوونەوەی ناتۆ زۆرێک لە شیکەرەوە لە سەرانسەری جیهاندا نەکرد لە ئەفغانستاندا نیگەرانن لەوەی کشانەوەی هێزەکانی ناتۆ هێزەکانی هاوپەیمانان هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان جارێکی تر ئەو ئەگەرە زیاد دەکا کە تالیبانەکان ببنەوە بە باڵادەست لە ئەفغانستاندا ناتۆ لەگەڵ ئەمەدا چ جۆرە سەر و سەودایەگەکە؟ ماملەکردن لەگەڵ ئەفغانستان لەگەڵ مۆزوی ئەفغانستان بۆ ناتۆ گەلێک دژوارە دیارە چون بەبێ هێزی ئەمریکا لەسەر لە ئەفغانستان باقی ناتۆ پێم وانێ بەڕاستی ئەو هێز و کەرەسە و ئیمکانات و هەتا ئەو حەزیان هەبێت کە بیان هەیە لێ بمێنەوە بۆش ڕۆڵی سەرەکی بەڕاستی ئەمریکا دەیگێڕێەوە هەوڵیان داوە ناتۆ کە ئەو بەشێک یا لانیکەم هێندێک لە هێزەکانی ناو ناتۆ بە تایبەت تورکیا وەکو وڵاتێکی موسڵمانی ناو ناتۆ بکرێتە بەرپرسیاری بەرگریکردن لە هەندێک شوێنی استراتێژیک لە ناو ئەفغانستان لەوانە فڕۆکخانەی کابول کە تورکیا بە خۆی باسیەوەی کردوکە ئامادەیە لەوێ بەرگری بکە لەوێ بەوە کە نەکەوێتە دەستی تالیبان. بەڵام ڕاستەکەی ئەوەیە کە ئەگەر تالیبان بەهێز بێ لە ئەفغانستان دیارە مەترسیەکەی بەر لە هەموو کەسێک ڕەنگە بۆ رووسیا زۆرتر بێت چونکە بەر لە خەراوان سنووریان هەیە لەگەڵ ئەفغانستان و دیارە رووسیا نیگەرانە لەوەی کە لەوێ بۆ شایەکی هێز پێک بێ کە تالیبان بتوانێت پڕی بکاتەوە لە کۆمارەکانی ئاسیای ناوەڕاست مەسەلەی ئیسلامی توننداژۆ بگاتە مۆسکۆ پێم وایە لەبارەی مۆزوی ئەفغانستان ڕەنگە یەکێک لەو فایلانە بە کە رووسیا لەگەڵ ناتۆی ئەمریکا بتوانن تا ڕادەیەک هاوکاریان هەبێ بەڵام ڕاستەکەیەوەیە کە بەبێ ناتۆ لە ئەفغانستان دەوڵەتی ئێستای ئەفغانستان ئیمکانی بەرگریکردنی نیزامی و سەربازی خۆی لە بەرابەر تالیبان زۆر بۆ دژوار دەبێ و ئەوەی کە بتوانێت لەسەر پێ بمێنێتەوە بەڕاستی شتێکە کە مستۆگەر نییە بۆ ئێستامە ناتوانین بە 100% بڵین کەەوە ڕوودەدا لە داهاتوودا. کاکاوە تورکیا خواستی خۆی نەشاردوێتەوە و وەکو پێشنیازێکیش خستوێتێ بەردەم ڕێبەرانی ناتۆ کە بمێنێتەوە لە ئەفغانستاندا و پارێزگاری لە فڕۆکەخانەی ئەفغانستان بکە. جا پرسیارەکە لەوەدایە لە بەرامبەر بەچی تورکیا ئەمە دەکا؟ بەڵێ لە بەرامبەر بەچیەکە ئەویان زەحمەتە ینی ئێستا ینی ئێمە بڵین بەرامبەر بەچی لەبەروی ئەو زانیاریانی کە هەیە بەڕاستی زۆر سنووزارن یا تا ڕادەیەکی ژانی هیچ بەدەست نییە بزانین ئایا بەرامبەرەکەی چییە. لەوانەیە ینی هەندێک تێگەشتنی هاوبەش دروست بێت لە نێوانیانە لەسەر هەندێک فایلی دیاری کراو کە بەنسبەت تورکیاوە گرنگە بۆ نمونە سووریا بۆ نمونە مۆزوعی نەوت و غاز لە ئەوەنیە لە ئیست مێدیترێنیان لەوەنیە لە بابلین کە پێوتێ دەریای خۆرەڵاتی ناوەڕاست لەوانەیە لەویا یعنی هەندێک تێگەشتنی هاوبەش دروست بێت لە نێوانیانە بەڵام ئەوەی ڕاستی بێ لەم ساتە وەختە تا ئێستا یعنی هیچ زانیاریەکی ئۆتۆ بەردەست نییە بۆی بزانین ئایا بەرامبەر بەوەی ینی تورکیا بتوانێت ڕۆڵێکی بەرچاو ببینێت لە دوای قشانەوەی هێزەکانی ناتۆ و ئەمریکا لە ئەفغانستان چی دەسەکوێ بەرامبەر بەوە نازانین یعنی زانیاری بەدەست نییە کاکڵێن. بەڵێ دکتۆر کامەران سەرۆکی تورکیا لە وتارەکەیدا لە بەردەم ڕێبەرانی ناتۆدا پارتی کرێکارانی کوردستان پەکەکە هەروەها پەیەدەش لە سووریادا دەخاتە یەک ڕیزەوە لەگەڵ ئەلقاعیدە و داعشدا. دەمەوێت بزانم بەڕای جەنابە ئەو جۆرە وتارانەی تورکیا کاریگەریان دەبێ بەسەر هاوپەیمانەتی ناتۆ و ئەو پشتیوانیانەی کە بۆ کورد بۆ نمونە لە سووریادا دابینی دەکەن چ جۆرە کاریگەریەکی دەبێ؟ من پێم وایە ئەوە نەک وتاری سیاسی تورکیا کە دیاری دەکات داخوا وڵاتانی ڕۆژاوە و ئەمریکا و ئەوروپا چۆن هەڵسوکەوت دەکەن لەگەڵ مەسەلەی کورد بەڵکو ئەوە سیاسەتی استراتێژیکی وانە و ڕۆڵی تورکیا لە ناو ناتۆ لە ناوچەکەدا. تورکیا ئەگەر هەر هیچ هێزێکی سەربازیشی نەبێ فقط بەهۆی جۆغرافیایەکەیەوە بەهۆی ئەو جێگای لێی هەڵکەوتووە وڵاتێکی استراتێژیکە بۆ ئەمریکا و بۆ وڵاتانی ئەوروپایی
دیارە لەباری ئابوووریەوەش پەیوەندی نێوان تورکیا و ئەوروپا یەکجار زۆرە بە میلیۆنان تورک لە وڵاتانی ئەوروپای لەوانە لە ئالمان دەژین بۆیە هەتا سیاسەتی ناوخۆی ئەو وڵاتانەش تاسیر وەردەگرێت لەوەی کە داخۆ سیاست لە تورکیا چۆنە بۆیەش سەرەڕای هەموو جیاوازێکی سیاسی و ئیدۆلۆژیک و وتاری کە هەشیان بێ لەگەڵ تورکیا ئەوان ناچارن یا ناچار بوونە تا ئێستا کە بە جۆرێک لە جۆرەکان تورکیا ڕابگرن و زۆر تەنازولی بۆ بکەن لە زۆر بواردا بەڵام تەنازولی سنوورێکی خۆی لە نقطەیەکدا پەیدا دەکات کە دیارە پەیدای کردو لە سووریا لە پەیوەندی بەتابە لەگەڵ ئەمریکادا و لەوێدا دیارە کە ئەمریکا ئەو جیاوازەی کە دایناوە بینی پەکەکە و هێزەکانی سووریای دموکراتیک ئەو هەر بەردەوامە و بەشێک لە ئەمە هەڵسوکەوتی سەربازی تورکیا لە باشووری کوردستان لە عێراق پێم وایە دەگەڕێتەوە سەرەوەی کە تورکیا ناومێد بوو لەوەی کە ئەمریکا مووقفی خۆی بگۆڕێ لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوای کوردستان و پشتی هێزەکانی سووریای دموکراتیک بەردا بۆ ئەوان ویستیان کە بەو جۆرە بە داگیرکردنی بەشێک لە باشووری کوردستان و ئەو شوێنانی نزیکن لە بارگاکانی پەکەکە لە قەندیل و ئەوانە بیان هەوێت کە پەیوەندی بینی باشوور و قەندیل و بین و باشووری کوردستان و ڕۆژاوای کوردستان بخەنە ژێر کۆنتڕۆلی خوان و نەهێڵن هێزێکی یا لایەنێکی بە هێزی کوردی دروست بێ بەڵام ئەوەش دەتوانێت بگۆڕدرێت لە داهاتوودا هەمووی پەیوەندی بەوە هەیە کە داخوا لە سووریا لە دەمێشق داخوا وەزعیەت چۆن دەبێ ئایا ئێران لەوێ دەمێنێتەوە ئێران و ئەمریکا داخۆ پەیوەندیان چۆن دەبێت بەڵام لە کورتماوەدا پێم وایە ئەمریکاوە بڕیاری داوە کە لە سووریا بمێنێتەوە و یارمەتی هێزەکانی سووریای دموکراتیک بکە و دەزانین کە لە 2023 لە تورکیا هەڵبژاردن هەیە ڕەنگە بۆ لایەنی ئەمریکی ئەوە گرنگ بێ کە بە جۆرێک لە جۆرەکان تا ئەو کات ستاتسکۆ یا وەزعیەتی مەوجود ئیدامە بدەن کە بزانن داخوا بەهۆی قەیرانی ئابووری و سیاسی کە هەیە لە تورکیا ڕەنگە دەوڵەتی ئەردۆغان نەتوانێت دووبارە بێتەوە سەرکار و ئەوان لەگەڵ دەوڵەتێکی زۆرتر لایەنگری ئەمریکا و ڕۆژاوا ڕوبەڕوو بن کەودەم ماملەکردن زۆر ئاسانتر دەبێت بۆ ئەمریکا لەگەڵ تورکیا کاکاوە بەڕای جەنابەت بەم هەموو سیاسەتە جیاوازانەی تورکیا لەگەڵ هاوپەیمانێتی ناتۆدا تورکیا دەتوانێت لە ناتۆدا بمێنێتەوە؟ بەنسبەت مانەوەی تورکیا لە ناتۆ تەسەورەکەم بەڵێ ئەمێنێتەوە لە ناتۆیا لەبەرەوە ناتۆ زۆر گرنگە بۆ تورکیا زۆر گرنگە بۆ ناتۆ لەبەرەوە ئەندامەتی تورکیا لە ناتۆیا تەسەورەکەم یعنی بەردەوام بێت بەڵێ کێشەی زۆر گەورە هەیە لە نێوانیانە بەتابەتی کڕینی S-400 لە رووسیا بۆ ئەوە نیە لەلایەن حکوومەتی تورکیاوە بەڵام تەسەورەکەم یعنی بەنسبەت هەردوو لاوە مانەوەی تورکیا لە ناتۆیا یعنی ئەوە نیە بڵێن هەدفێکی استراتیجیە ئامانجێکی استراتیجیە تا ئەم ساتە وەختە لە داهاتووە 5 بۆ 10 ساڵی کە چی ڕوئەیات هاوکێشەکان چۆنە گۆڕێت نازانین ئەویان بەڵام بە بۆچوونی من بەڵێ یعنی جۆرێک لە یعنی هەوڵ ئێن جۆرێک لە میکانیزمی بدۆزنەوە تا ڕادێک ئەگەر ئەو کێشانەشی کە ناتوانن چارەی بکەن مامەڵەی لەگەڵا بکەن جۆرێک گۆنێم بە جۆرێ مامەڵەی لەگەڵا بکەن وەکوی بە کوردی ئەڵێن نەشیش سووتێ و نەکەبات ئەڵبەت من دەگەڕێمەوە بۆلاتان یەکێکیش لە کۆبوونەوەکانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا کە جێی سەرنج بووە لەم سەردانەی ئەوروپایدا کۆبوونەوەکەی بۆ لەگەڵ سەرۆکی تورکیادا. دەرفەتم هەبووە لەگەڵ ژمارەیەک ڕێبەری وڵاتاندا کۆ ببمەوە و لەگەڵ ژمارەیەکی شێندا پەیوەندی تەلەفۆنیم هەبووە کۆبوونەوەم لەگەڵ سەرۆک ئەردۆغانی تورکیا هەبوو کۆبوونەوەیەکی ئەرێنی و بەبەر بوو هەردوو وڵات کارنامەی گەورەمان لە بەردەمدایە تیمەکانمان بەردەوام دەبن لە وتوێشکردن و دڵنیاشم لەوەی بەرەو پێشچوونی ڕاستەقینە دێنە ئاراوە لە نێوان تورکیا و ئەمریکادا. کێشەکان لە نێوان واشنگتن و ئەنکەرەدا زۆرن و سەرۆکی تورکیا بە گەشتبینیەوە باز لە ئایندەی پەیوەندیەکانی نێوان هەردوو وڵات دەکات. ڕێکەوتوین لەسەر بەکارهێنانی کەناڵی ڕاستەوخۆی کاریگەری دیالۆگ بە شێوەیەک لەگەڵ هاوبەشی استراتیژی هەردوو هاوپەیماندا بگونجێت و هەروەها جەختمان کردوێتەوە لە پێویستی بۆ بوژاننەوەی هاوکاری دوولایەنە و میکانیزمی ڕاوێژکردن لەگەڵ یەکتر لە دۆسیەکانی ناوچەکەماندا. ڕەجەب تەیب ئەردۆغان دەڵێت تەنانەت لەسەر پیشەسازی لەشکریش چارەسەر هەیە بەڵام باس لە وردەکاریەکانی ئەو چارەسەریە ناکات.
bizim düşüncemiz daha لەسەر önce دۆسیە سوارسەدەکان هەمان ئەوەی پێشتر وتومە بە جنابی سەرۆکم وتووە لە کۆبنەوەکەماندا بێ لەوەش باسم لە کڕینی فڕۆکەی جۆری F35ەکانیش کردووە پێشم وتووە کە چه هەنگاوێکی هاوبەش دەتوانین بگرینە بەر لە بواری پیشەسازی لەشکریماندا. دکتۆر کامەران سەرۆکی ئەمریکا سەرۆکی تورکیا هەردووچیان لەسەر ئەو کۆبوونەوەی نێوانیان دەڵێن کۆبوونەوەیکی ئەرێنی بووە کۆبوونەوەیکی باشیان هەبووە بەڕای جەنابەت ئەکرێ ئەمە وەها لێک بدەینەوە کە بڵین شتی گەورە ڕوویداوە لەو کۆبوونەوەیەدا پێم وانێ پێما هەروەگەوەش باستان کرد باسی وردەکاری ئەم قسە باسە نەکرا وەڵام هەردووک لە وان پێ باش بوو کە بەرامبەر بە کامێراکان و ڕۆژنامەوانەکان وێنەیەکی ئیجابی لەو دیدارە بدەن بەڵام لەسەر مەسەلە هەرە گرنگەکان پێم وانێ هیچ ڕێکەوتنێک کرابێ لەوانەوەی کاکاوە باسی کرد مەسەلەی ئەو موشەکەس 400دانی رووسیا مەسەلەی ئەوەی کە تورکیا لە زۆر شوێن تەداخلی کردووە لە لیبیا لە سووریا لە شوێنی تر لە قەرەباغ لە ئەزەربایجان لە قەفقاز لە کوردستان لە باشوور لە هەمووی ئەوانە هێندێک ئیستیکاگیا بڵین ناتەبایی هەیە بینی ئەمریکا و تورکیا دیارە دەوڵەتی بایدن وەکو هەموو دەوڵەتە دموکراتیکەکان حدلانی کەم لە سەتحی لە ئاستی گوتاردا زۆر لە ئەنگری مەسەلەی مافی مرۆڤ و ئەوانەیە کە مافی مرۆڤیش دیارە لە ژێر حکوومەتی ئەردۆغان زۆر پێشێل کراوە بە شێوەیەکی یەکجار بەربڵاو بە تایبەت دوای کودتاکەی 2016 و ئەوەش مەسەلێکی گرنگ بۆ بایدن و ئەمریکا بۆیەش من پێم وانە هیچ ڕێککەوتنێک کرا بە فعلەن هەرە و جۆرێکە کاوش باسی کرد دەیان هەوێ قسە و باس و ئاڵوگۆری بیرروڕا درێژە پێ بدەن بێەوەی کە پێم وان بێەوەی کە ئەمریکا هیچ تەنازولێکی استراتێژیک بکات لەو مەسەلە هەرە گرنگەکان بۆ تورکیا و تورکیا بەرامبەر بە هەڵبژاردنێک قەرار بدا کە ئەوان ناچار بن لە هێندێک لە سیاسەتەکانیاندا گۆڕانکاری پێک بێنن بەڵام ئەوەش هەر دەبێت چاوەڕام بکەین بزانین داخۆ دەکەن یانە لە مانگەکانی داهاتوودا یا لە 1-2 ساڵ داهاتوودا کاکاوە هەندێک ئەوەی کە جیاوازیەکان لە نێوان ئەنکەرە و واشنگتندا دەبینین چ خاڵێکی هاوبەش هەیە کە بمانگەیەنێتە ئەوەی بڵین بڵێ ئەم پەیوەندیانەی نێوان ئەم دوو وڵاتە تورکیا و ئەمریکا بەرەو ئاسایی بوونەوە دەڕوە زەحمەت یعنیوەنیە لەم لەبەر ئەوەی ئەو کێشانی کە ئەمڕۆ هەیە لە نێوان ئەمریکا و تورکیا کۆمەڵی کێشەی تا ڕادەیە کە توانم بڵێمەوە نیە دژوارن گەورن چارەسەرکردنی یعنی مستحیل نییە ستەم نییە بەڵام پرسیارەکە لەوەیە ئەمڕۆ یعنی تورکیاش تا ڕادەیەک خۆی ئەوەنی ئەڵێ من سیاسەتێکی تا ئەڵێ من سیاسەتی ئەوە نیە با بڵین مستەقیلی خۆم هەیە لە زۆر شوێن زۆر گرنگی نادات بە ئەوە نیە بە بۆچوونی تەنانەت یەکێتی ئەوروپا ئەمریکا لە هەندێک فایلی دیاری کراوە بەڵام احتیمالە یعنی ئەگەر هاتوو یعنی ناتۆ و ئەمریکا بیانوێت تورکیا دوور بخەنەوە لە رووسیا لە ناو سووریا بە تایبەتی احتیمالە یعنی ئەگەر هاتوو بگەنە جۆرێ لە تێگەشتنی هاوبەش لەوانەیە بتوانن تا ڕادەیەک جۆرێکەوە نیە پەیوەندەکانی نێوانێن با بڵینەوە نیە پینە و پەڕۆکەن لە لیبیا احتیمالێک هەیە لە لیبیا احتیمال هەیە بتوانرێت ئەوە نیە جۆرێک فشار دروست بێکەوە یعنی ڕۆڵی تورکیا کەمتر بکرێتەوە لە لیبیا باشە ینی بەڕای جەنابە کاکاوە ئەو کۆبوونەوەی دەبێتە مای ئەوەی کە هەر هیچ نەبێ ئەنکەرە هەنگاوێک لە مۆسکۆ دوور بکەوێتەوە دوورکەوتنەوەکە بە ئاڕاستەی جیهانی ڕۆژاوادا ئەوە پابندە بەوەی لە مانگەکانی داهاتووە چی ڕوئەدات سیاسەتی ئەمریکا چۆنێ بێ بەرامبەر بە تورکیا سیاسەتی بایدن و لە هەمان کەشە سیاسەتی تورکیا چۆنێ بێ بەرامبەر بە ئەمریکا و ناتۆ بە تایبەتی لە فایلی S400 لە فایلی نەوت و غاز لەوەنیە لە دەریای خۆرهڵاتی ناوەڕاست بە تایبەتی ئەم دوو فایلەوە لیبیا ئەبێت چاڕوانیەوە بزانین ئایا تورکیا گۆڕانکاری ڕوویە لە سیاسەتیا ئەمەش مستەحیل نییە چونکە ئێستا حالیان تورکیا لە هەوڵی ئەوەدا پەیوەندیەکانی باش بکات لەگەڵ میسر و لەگەڵ سعودیا و لەگەڵ ئیمارات یعنی سابت نییە لە سیاسەتی نێودەوڵەتیە یعنی بە دوور نازانێت کەوا تورکیا لە لەحزەیەکە ئەگەر هەستکات حکوومەتی تورکیا ئەردۆغان لە بەرژەوەندیەتی کەوا ئەم پەیوەندیە باشتر بکات دوور نییە یعنیەوەنی هەنگاوی ئیجابی بنێ بەرەو ڕۆژاوە دکتۆر کامەران ئەلبەت پێشتر تورکیای پێشتر با بڵین بە هەموو شێوەیەک تەبا بووە لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکادا و هەر ڕێنماییەک لەلایەن ئەمریکاوە پێی درابێ
جێبەجێیان کردووە ینی تورکەکان. بەڵام ئێستا وان نییە ینی شتەکان زۆر پێچەوانن. ئەمە بەڕای جەنابەت چەندێک دەرفەتە بۆ کورد لە تورکیایە تا بتوانێت بە شێوازێکی تر نمایشی خۆی بکات لەسەر شانۆی جیهانی. بەر لەوەی کە وەڵامی و پرسیارە بدەمەوە هەر خاڵێک لە بابەتە و پرسیاری پێشوو باس بکەم. ئەوژەوەی کە تورکیا ئیدعا دەکات ڕوو بە ئەمریکا و وڵاتانی ئەوروپایی کە ئەوان لە رووسیا بە شێوەیەکی استراتێژیک نزیک نین. ئەوان هەتا دەڵێن کە ئێمە ئیتفاقەن بەلانس دەکەین رووسیامان سنووردار کردو بۆ وێنە لە قەفقاز لە مەسەلەی قەرەباغ تورکیا ئێستا درۆن یا بڵێنەوە فڕۆکەی بێفڕۆکەوان بە ئۆکراین دەفرۆشێ کە دیارە لەگەڵ رووسیا لە شەردان لە حاڵەتی شەردان لە واقعدا. پۆڵەندا لە هێستان و چەند وڵاتی دیکەی ئەوروپای ڕۆژهەڵاتیش خەریکن ئەو درۆنانە لە تورکیا دەکردن کە دیارە مەصرفەکەی هەر دەش بە رووسیا دەبێت. بۆیە تورکیا دەهەیە بە ناتۆ بڵا کە ئێمە سەرڕایوەی کە لەسەر هێندێک خاڵ لەگەڵ رووسیا بە دلیلی مەنافعی میلی خۆ تورکیا هاوڕاین بەتایبەت لە مەسەلەی سووریەدا. بەڵام ئێمە لە نەهایەتدا هەروە ئەندامی ناتوین و بەستلا کۆڵەکەی ناتوین لەو ناوچەیەدا. بۆیەش ئەو مەسلێکی ئەو باستان کرد بە بڕوای من زۆر دەگەڕێتەوە سەر دۆخی سووریا بەگشتی تا دەوڵەتێکی مرکزی بەهێز کە بتوانێت کوردستانی ڕۆژاوا دووبارە بخاتەوە ژێڕچێفی خۆی نەبێت لە دەمێشق کە بە بڕوای من زۆر بەعیدە کە ببێت لە داهاتووی نزیکدا. ئەو دەم تورکیا ناچارە بۆەوەی کە بتوانێت لە ناو سووریا ئیمکانی عملی هەبێ دەستی بە ئاوەڵا بێ مجبورە هەندێک تەنازول بۆ رووسیا بکە بۆی کە بتوانێت ئەو کارە بکات چون دیارە رووسیا لەوێ حزوری هەیە و دەتوانێت پێشی تورکیا بگرێت بۆ وەهاکارێک و تا ئەوەش ئیدامەی هەبێت دیارە ئەو جار ئەوە دەبێت هەوەی ئەوەی کە تورکیا لەگەڵ ئەمریکا ناتەبایەکەی هەر زۆرتر بێ. بۆیە مەسەلەکە زۆر لە دەستی خودی کوردەکان دانیە بۆ شکلە چونکە شتەکە زۆر استراتژیک و گەورەترە. بەڵام مادام دۆخی سووریا بۆ شکلێکی ئێستا هەیە بمێنێتەوە پێم وایە بۆ هێزە کوردەکانە و ئیمکانە هەیە کە لەو بۆشایی کە نێوان ناتۆ ئەمریکا و تورکیا پێک هاتۆ کاڵک وەربگرن و ئەگەر ئەو دۆخە زۆریش درێژە بچێشێ ئەو حکوومەتە خۆجەیە کە لەوێ پێکاتەوە ئێستا لە ڕۆژاوای کوردستان دیارە مەشروعەتێکی ناونەتەوی پەیدا دەکات صرفەن بە دلیلی وای کە بەهۆی وای کە ماوەتەوە بە ماوەیەکی زۆر و نیازەکانی سەرەتایی خەڵکی ئەو ناوچانە دابین دەکات. بۆیەش بۆ هێزەکانی دەرەچیش ئەوە دەبێتە شتێکی مەجبور دەبن کە ئەو لەگەڵ ئەو دەوڵەتە کە لەوێ هەیە مەعاملە بکەن و پشتیوانی لێ ئەگەریش پشتیوانی لە ناکەن دژایەتی نەکەن. بۆیش پێم وایە کە ئەو مەسلەی زۆرتر بەسراوەتەوە بە مەسلە گەورەترەکانی استراتێژیکی ئەمریکا لە ناوچەو لە دنیادا نەک کوردستان بە شێوەیەکی زۆر دیاری کراوە. کاکاوە چ جۆرە ڕایەکت هەیە لەسەر قسەکانی دکتۆر کامەران؟ بەتەواوەتی هاوڕام لەگەڵ بۆشونەکەی کاک دکتۆر کامەران فعلەن یاریە استراتیجیەکە زۆر گەورەترە یعنی زۆر گەورەترە لە کورد وەکو ئەکتەرێکی سیاسی لە ناوچەکەیە. کورد گرنگە بەڵام گەمە استراتیجیەکە لەسەر ئاسی نێودەوڵەتی زۆر گەورەیە. یعنی ئەمریکا بەرامبەر بە رووسیا لە سووریا کە لە نێوانەکەیان تورکیا ئەوە نیە ڕۆڵێکی خۆی بینێن. بەڵام لەم نێوەندەیە ئەگەر هاتوو مەسەلەن ئەو ئیداری خۆسەری لە ڕۆژاوای سووریا بتوانێت پارێزگاری لەبوونی خۆی کە ئەو کیانە بمێنێتەوە وەکو کاک دکتۆر کامەران گوتی لە کۆتاییە هێزە نێودەوڵەتەکان مامەڵە لەگەڵ ئەمری واقعەکەن. ئەمری واقع ستاتسکو ئەمری واقع ئەوەی کە ئەمڕۆ هەیە دفاکتۆ مامەڵەی لەگەڵاکەن. یعنی تر ئەمە بەروکووە ڕوات نازانین ینی چۆن وەزاکە بەروکووڕە بەڵام لەویشمان نەچێت لە کوردستانی عێراقنەوە یەکیش بارودۆخی هاتە پێشەوە وەلێ زۆر جیاوازە لەگەڵ کوردستانی سووریا. بەڵام لە کۆتاییە وەنیە هاوکێشە نێودەوڵەتەکان گۆڕانکاری وایەن بەسەر هات ئەو واقعی ینی دروست کرد. یعنی لێرە ئەبێ باسی هاوکێشەی نێودەوڵەتی ببینی نەک هاوکێشە ناوخۆیە کوردیەکە. بەڵێ کاکاوە دکتۆر کامەران سپاسان دەکەم بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەمە هەفتەیە چاوی واشنگتندا. سپاس و پێزانینم. هەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون. تا هەفتەی ئایندە بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهایی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵی.